شاری چەمچەماڵ هەروەکو ئەوەی سەر بەناوچەی گەرمیانە زیاتر شوێنێکی کللتوریە هەتاوکو ئێستا شوێنە کللتوریەکان پارچە کللتوریەکان وەکو خۆی ماوەتەوە ئەتوانم بڵێم لە هەموو ماڵێکی چەمچەماڵە پارچەیەک یان چەند پارچێکی کللتوری کوردی هەتا ئێستا پارێزرا و ماوەتەوە و بە خۆشحاڵیەوە خانمانی ئێرە هەر شتێک لە کۆنا کە دەزڕەنگینی دایکیانیا خۆت باو باپیرانیان بێ هەتا ئێستا پاراستویانە و وەکو جوانکاریەک وەکو بەکارهێنانێکیش لە ماڵەکانیان هەتا ئێستا بەکاری ئەهێنن. ناوچەی ئێرە زیاتر خانمان پێشووتر کاری ڕستن و چینینیان کردووە بە خۆشحاڵی و ئێستا لە هەموو ماڵێکە بەڕێی کوردی ماوەتەوە ماڵی خۆمان ئێستا بەتایبەت بەڕێی کوردی ئێستش داماخستۆ وەکو جوانکاری بەکاری ئەهێنین مەشکەمان هەیە هیزەمان هەیە کە ئێستا بەکارهێنرێ بۆ دروستکردنی دۆ کەرەی کوردی بەتایبەت ئەو شتانە بەکارهێنرێ سەماوەر ئەوانە هەتای سەماوەتەوە و بەکار ئەهێنرێت لە ئێرە بەتایبەت لە ناوچەی گەرمیان هەتا ئێستا خانمەکان جلی کوردی بە بەردەوامی لەبەر ئەکەن سەر و بەستەیە کڵاوە کەوایە کەوای پێنج پارچە هەیە سێ پارچە هەیە جری کوردی قەدیم هەتا ئێستا لە هەموو ماڵەکانە ماوەتەوە و لەبەر ئەکرێ بەتایبەت نەوەی تازە پێیان خۆشەکە ئەو جلانە ببینن و ئێستا زۆربەی نەوەکانیش داوای بەرگی کوردی کۆن ئەکەن چکە هەتا ئێستا ڕەسەنێتی لەم شارەیە هەر ماوەتەوە بەتایبەت سەڵتەمان هەیە سەڵتای ڕەنگاوڕەنگ هێلک هەیە کۆڵوانە هەیە سەرشان و کڵاو بەستە هەیە و بابەتی جوانکاریش ملوانکە هەیە مێخەک هەیە ئەوانە بەکارهێنرێت لێرە بابەتەکانی جلی کوردیمان هەیە جلی کوردی کەوامان هەیە و قاتی پیاوانمان هەیە قاتی کوردی مشکیمان هەیە کڵاومان هەیە سەر و بەستەش هەیە ئەمانە زیاتر لە جارانە لەبەر کراوە بەکارهێنراوە و ئێستش بەکارهێنرێتەوە لە بۆنە کوردەکانە هیزەی کوردیمان هەیە کە ئەمە بۆ کەری کوردی بەکارهێنرێت لە جارانە بەکارهێنراوە و مەشکەمان هەیە بابەتی ڕستن و چنینمان هەیە ئەمەمان هەیە کە ئەمە جاجمە لێفەمان هەیە کە جاران بەکارهێنرا و ئێستش لە هەنێ شوێن بەکارهێنرێ ئەمانە باوڵن لە جارانە ئەگەر کچ و کوڕێک زەواجیان کردایە کچەکە داوای ئەوەیە کرد کە باوڵێکی ئاوا لەگەڵ کەرتۆنێکی ئاوای بۆ بکرێ بۆ جلوبەرگ و پێداویستیەکانیان و لە ئێستاشە تا ڕادێک بە شێوازێکی جوان ئەمانە بەکارهێنرێ بۆ پاراستنی جلی کوردی تیا هەڵەگیرێ هێلک و ئەو شتانی تیا بەکارهێنرێ و بابەتی جوانکاریش ئەمانە لە ماڵەکانە هەڵەواسترێ وەکو شوێنێکی کللتوری کوردی لێ ئەکرێت. ئێرە شوێنێکی کللتوریە و ئەوە نەبێ بڵێ تایبەت بە ڕێکخراوێ بێ کۆکراوەتەوە هەمووی کاگڕۆستەم خۆی بەدەستی خۆی کۆی کردوەوە ئەم پارچانە بە پارچە پارچە کۆکراوەتەوە هەر یەکە و لە شوێنێکی مەنتیقەی چەمچەماڵ و ولادێ و ناحیەکان کۆکراوەتەوە بۆ ئەوەی نەوەکانی کە تازەن بیبینن و بە خۆشحاڵیەوە لەم سنتەرەیە شوێنێکی بچکۆلانی بۆ دابین کراوە بۆی نەوە تازەکان بیبینن وەک ئەوە نییە بڵێ کە پارچەکان هێنرا بێتن تەنها خۆمان کۆمان کردوتەوە و هەنێک کەسیش هەیە حەزەکان لە ماڵەکەی خۆیان پارچەکان عرس بکات و بیبینی لێرە ئەم شوێنە کللتوریە هەیە و ماڵی کەش هەیە کە خەڵک ئەتوانێت سەردانی بکات و بیبینێ گەنجانێکی زۆر دێن سەردانی ئێراکان لە زانکۆکان لە مەکتەبەکان و هەم ئەوەی کە سەردانی سنتەر ئەکات پێیان خۆشە کە ئەم کللتورە کوردیانە ببینن و پرسیار ئەکەن ئەمە چییە و بۆچی بەکار هاتووە ئێمەش تەواوی زانیاری خۆمانیان پێی ئەڵێن پێیان خۆشە کە ئاشنا بن بە کللتوری جارانی خۆیان حەزەکەن کللتورەکان تازە بکەنەوە و هەنێکیان بە خۆشحاڵی و بەکارهێنن لە چەمچەماڵە چەند شوێنێکی کەم و دیاریکراو هەیە بۆ هەرسکردنی پارچەکە لە پورە کوردیەکان کە بە پەنجەی دەست ئەژمێردرێن و هیوادارم شوێنی جێگەی تر بکرێتەوە بۆ هەرسکردنی پارچە کوردیەکان هەنێک هەیە لە ماڵەکانیانە حەزەکەن ئەو پارچانەی کە هەڵیان گرتووە هەرزی بکەن و بە پارێزرایی بمێنێتەوە و داینەن نەوەکان بیبینن لە شاری چەمچەماڵە بەداخەوە هەتاکو ئێستا مۆزەخانەیەک نەکراوەتەوە بۆ پاراستنی کەلەپورە کوردیەکان ئەم جێگەی کە ئێستا هەیە تەنها شوێنێکە بووی دابین کراوە لەم سنتەرەیە
بە خۆشحاڵیەوە لێرە پارێزراوە بەڵام هیوادارم شوێنێکی گشتی مۆزەخانەیەکی گشتی بکرێتەوە بۆی هەموو پارچەکانی منتیقەی چەمچەماڵ و گەرمیان لێرەیە کۆ بکرێتەوە و خەڵکی بتوانن سەردانی بکەن و بیبینن. من وەکو کچێکی گەنج هیوادارم هەموو خانمان بتوانن لەسەر کللتوری کوردی بەردەوام بن و پارێزگاری لێ بکەن چکە جوانترین کللتوری کوردی و لە هەموو وڵاتانە ئەتوانین بڵێ کە بینرای بۆ کللتورە کوردیەوە ئەناسرێتەوە